حکوومەت یارێن بەغدا تووشی کێشەیەکی گەورە دەکات و هۆشداریش لەم بارەیەوە دەدرێت. ناوەندێکی نزیک لە حکوومەت کاتی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ڕادەگەیەنێت. لەسەر کێشەی موچەی مانگی 8 شاندێک دەچێتە بەغدا و یەکێکیش لە بەغداوە دێتە ئەولێر، ستاندەریش وردەکاری ئاشکرا دەکات. مستەفا گەرعاوی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانی دارای گەیاندووە ڕێکخراوی ئۆپیک سەرپێچی ئابووری لەسەر عێراق تۆمار کردووە. بەو پێی بڕی 200,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی دەستنیشان کردووە کە لە هەرێمەوە ڕەوانە دەکرێت و لە سۆمۆ حیساب ناکرێت. ئەوەش پشکی دیاریکراوی خۆی تێپەڕاندووە. ئەوەشی خستە ڕوو بۆیە داوای لە عێراق کردووە لە پشکی هەناردەکردنی نەوتکەم بکاتەوە بۆ ئەوەی پارسەنگی ئەو نەوتە بداتەوە کە لە هەرێمەوە ڕەوانە دەکرێت کە بە پێشێلکاریەکی یاسایی و ئابووریدا دەدرێت لە کاتێکدا داهاتەکەی ناچێتە ناو بودجەی فیدراڵی و هەرێمیش لەو داهاتانە ناگەڕێنێتەوە بۆ حکوومەتی ناوەندی. باوەش ئەگەری کەمکردنەوەی داهاتەکانی عێراق لە ئارادایە. ماوەی 10 ساڵە بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان پلەبەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە. ناوەندێکی نزیک لە حکوومەتی هەرێمی ژوادەی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ئاشکرا دەکات. دکتۆر ئاراس خۆشناو سەرۆکی سەنتەری دیراسات و لێکۆڵینەوەی ستراتیژی کوردستان کە ناوەندێکی نزیکی حکوومەتی هەرێمە ڕایگەیاند ساڵی ئایندا پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. ئەوە لە کاتێکدایە ماوەی 10 ساڵە بەپێی بڕیارێکی حکوومەتی هەرێم لە بەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە و بەو هۆیەشەوە مانگانە لە نێوان 300 بۆ 600,000 فەرمانبەرانی هەرێم موچەی کەمتر لە هاوڵاتیەکانیان لە عێراق وەردەگرن. لە ئێستادا حکوومەتی عێراق کار بە سیستەمی UPN ژمارەی وەزیفی موچەخۆران دەکات. هەرێمی کوردستانیش کار بە سیستەمی بایۆمەتری دەکات کە 2 سیستەمی جیاوازن. با گوێرەی زانیاریەکان مەرجی بەغدا بۆ ناردنی تەواوکاری موچەی مانگی 7 یاخود ناردنی موچە بۆ مانگەکانی داهاتوو ئەوەیە کە دەبێت هەموو موچەخۆرانی هەرێم ژمارەی وەزیفی فەرمانبەرانیان هەبێت هاوشێوەی موچەخۆرانی عێراق. لەم بارەوە ئیخلاس دنێمی بە میدیای یەکێتی ڕاگەیاندووە خاڵی لێک تێگەیشتنی زۆر باش لە نێوان هەرێم و عێراقدا هەیە و پەیوەندیەکان بەرەو باشبوون دەچن. بڕیاریشە هەفتەی داهاتوو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەردانی هەولێر بکەن بۆ باسکردنی ڕێکەوتنەکان و پابەندکردنی هەردوو لا بەجێبەجێکردنیان. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.